بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لەبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێیام خۆم بە خۆشحاڵەزانم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە. تەوەری ئەم شەومان تایبەت کردووە بە چاکسازی دارایی لە هەرێمی کوردستان. دەمانەوێت فۆکەس بخەینە سەر ئەو هەنگاوانی کە دەبێت هەرێمی کوردستان ئیتر چاوەڕێ ئەوە نەبێت دۆخەکە تەسلیم ڕۆژگار بە ڕۆژگاری بکات، پێویستە هەنگاوی جددی بنرێ بۆی چاکسازی دارایی هەنگاوەکانی خێراتر بکرێت. ئەویش بە کۆمەڵێک ڕێکاری جددی لەلایەن حکوومەت یاریمی کوردستانەوە دەبێ بگیرێتە بەر بۆی چاکسازی ڕیشەیی بکرێت. ئەم حکوومەتە کابینەی نوێمی حکوومەت یاریمی کوردستان کە تەشکیل بوو ئومێدی خەڵکی لەسەرەوە بووکەم کابینەیە کابینەی چاکسازی دەبێت لە هەموو ئەو سێکتەرانەی کە ناو دەبران کە گەندەڵیتیایە کە جۆرێک لە جۆرەکان نەعەدالەتیتیایە ناشەفافیت بەرۆکی هەنگاوەکانی حکوومەتێک لە دوایەکەکانی کابینەکانی پێشووی گرتووە. ئومێدەکان هەمووی لەسەر ئەوە هەڵچندا بوو دەبێت ئەم کابینەی خۆ یەکلای کاتەوە، چونکە هەرێمی کوردستان هیچی تر بەرگەی ئەم هەموو قەیران و شەفافیەتە ناگرێت لە ڕووی داراییەوە. حکوومەتەکەمان بۆی هەیە شکستی گەورە ڕوبەڕووی بێتەوە، تەنانەت هاوڵاتیەکانیشی تەنانەت فەرمانبەرەکانیشی ئیتر هیچی تر تاقەی ئەوەیان پێنامێنێت لەوە زیاتر بەرگەی ئەو هەموو نەهامەتیانە بگرن. ئێمە لەم تەوەرەیدا ئەم شەو دەمانوێت بپرسین دەبێت ئەو هەنگاوە چاکسازیانە چی بێت بۆی بگیرێتە بەر، ئەرکی کێیە، دەستپێکی ئەم چاکسازیە لە چۆ دەست پێ بکات و لەو نێوەندەشدا پەرلەمانی کوردستان لەم خولەدا زۆرتری قسەی لەسەر چاکسازی و هەنگاوەکانی چاکسازی و گەندەڵی کردووە، بەڵام تا ئێستا لە ئەرزی واقعدا شتێکمان نەدیوە کە مای خۆشحاڵی بێت لەو پرۆژە چاکسازی کەنراوە. ئایا تا چەندێک حکوومەت یاریمی کوردستان دەتوانێت دەست بخاتە سەر برینەکان و برینە قوڵەکان چارەسەر بکە کە بەشێکی گەورەی بودجە و سامانی ئەم وڵاتە لە ڕێگەی ئەو برینە قوڵانەوە بە هەدەر دەچێت، ئەو گەندەڵیانە چۆن دەتوانین چاکسازی تێدا بکرێت و ئایا تەنها ئەرکی پەرلەمانی کوردستان ئەو شتانە بوو ڕوژێنێت و ئیتر تەواو یاخود حکوومەت یاریمی کوردستان لە پێش پەرلەمانە ئەم شتانە دەزانێت و هەنگاوەکە بە خاوی دەنێت. هیچی تر کات بە پێشەکێکەوە ناکوژم، چەند هەواڵێکی ئابووریمان هەیە، دواتر هەم میوانەکەم بە ئێوە ئەناسێنم هەم شەنوکەوی بابەتەکەش دەکەین. یەکەم هەواڵی ئابووریشمان لەبارەی نرخی نەوتە، بابزانین لەم مانگەدا لەم هەفتەیەدا ببورن نرخی نەوت دابەزیوە یاخود بەرز بووتەوە. نرخی نەوت لە ساڵی نوێدا لە بەرزبوونەوەدا بۆی کەمبوونەوەی ناکۆکیە بازرگانیەکانی ویلایەتە گورتوەکانی ئەمریکا و چین گەشتەسەندنی بازاڕەکان زیادی کرد، هەروە گرژی و ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وای کردووە بە ڕێژێکی کەمتر نەوت بخرێتە بازاڕەکانەوە، بەمەش نرخی نەوت بەرزبوونەوەی بەرچاوی بەخۆ بینیوە. بەپێی ئاژانسی هەواڵی ڕۆیتەرس نرخی نەوتی خاوی پرنت 22 سنت زیادی کردووە، لە دوایین مامەڵەشیدا بە 66.22 دۆلار مامەڵەی پێوکرا، واتە بە ڕێژەی لە سەدا 0.3 بەرز بووتەوە. لە هەمان کاتیشدا نرخی نەوتی خاوی تەکساسی ئەمریکا 18 سنت زیادی کردووە و بە 61.24 دۆلار مامەڵەی پێوکرا، واتە بە ڕێژەی لە سەدا 0.3 زیادی کردووە. لە ساڵی ڕابردوودا نرخی نەوت زۆرترین ئاسی بەرزبوونەوەی بەراورد بە 4 ساڵی ڕابردوو تۆمار کرد بۆی کەمکردنەوەی ڕێژەی بەرەمێنانی نەوت لەلایەن وڵاتانی ئۆپێک و وروژاندنی قۆناغی یەکەمی ڕێکەوتن نامە بازرگانیەکەی نێوان ئەمریکا و چین. هەواڵی دووەممان لەبارەی نرخی دراوەکانە لە هەرێمی کوردستان. نرخی دراوەکان لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بەم شێوەیە مامەڵەی پێوەکرا. ئەمڕۆ نرخی دۆلاری ئەمریکی لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بای 100 دۆلاری ئەمریکی بەرز بوو و بەرامبەر بە 121,250 دینار بوو. 100 یۆرۆ بە 132,000 دینار، 100 پاوەند بە 157,000 دینار، 100 لیرەی تورکی بە 22,250 دینار، 100,000 تمەنی ئێرانی بە 9,750 دینار. نرخی یۆرۆ بەرامبەر بە دۆلار 100 یۆرۆ بە 109 دۆلار و 50 سنت، نرخی 100 پاوەندیش بە 129 دۆلارە.
پرۆژە بودجێ هەرێمی کوردستان چاوەڕێی ڕێککەوتنی هەولێر و بەغدایە. دوای 6 ساڵ لە نەبوونی هیچ یاسایەک بۆ بودجە چاوەڕوان دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2020 دووبارە یاسای بودجەی هەبێت. بەڵام حکوومەت دەڵێت ناردنی پرۆژە یاسای بودجە بۆ پەرلەمانی کوردستان بەندە بە ڕێککەوتنی نێوان هەولێر و بەغداوە. لە ساڵی 2014ەوە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە بودجەی نەناردووە بۆ پەرلەمانی کوردستان. ئەویش دوای ئەوەی بۆی بڕینی بەشە بودجەکەی و شەڕی داعشەوە ڕوبەڕووی قەیرانێکی قوڵی دارایی بووە کە تاوەکو ئێستا کاریگەریەکانی لەسەر کەرتی گشتی و کەرتی تایبەت هەرماون. حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەی خۆی نیشان داوە کە ڕۆژانە 250,000 بەرمیل نەوت ڕادستی کۆمپانیای سۆمۆ بکات. لە بەرامبەریشدا عێراق پشکی هەرێمی کوردستان لە بودجە بنێرێ. بۆیە لە ئەگەری ڕێکەوتنی هەولێر و بەغدا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2020 دەبێتە خاوەنی یاسای بودجەی گشتی. سۆرا عومەر ئەندامی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان دەڵێت لە بابەتی بودجەدا هەرێمی کوردستان لە بەردەم کێشەیەکی گەورەدایە. کێشەکەش جێگیرکردنی یاسای ئیدارەی مالیە لە عێراق بە زۆرینە لە پەرلەمانی عێراق تێپەڕێنراوە بەبێ گوێگرتن لە کورد. هەرێمی کوردستانیش وەک پارێزگا مامەڵی لەگەڵدا کراوە، بۆیە دەبێت هەرێم یاسای بودجەی خۆی بۆ بەغدا بنێرێت تا ببێتە بەشێک لە یاسای بودجەی گشتی عێراق. دووبارە سڵاوتان لەوێ بەڕەزان، وەکو لە پێشەکێکەدا باسم کرد کە تەوەری ئەم شەومان تایبەت دەکەین بە چاکسازی دارایی لە هەرێمی کوردستان لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز ئەنوەر کەریم ئابووریناس. کاگەنوەر سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس تۆشەکەم. ئەمەوێت بپرسم کاگەنوەر بە شێوەیەکی گشتی ئەمەوێت بزانم پێناسەی چاکسازی چییە، چۆن دەتوانرێت لە چوارچێوەی پێناسی چاکسازیە هەنگاوی چاکسازی بنرێت. بەڵێ خۆی چاکسازی واتە ڕێخستنەوە. دیارە کاتێکا کە شتێک کۆمەڵی هەڵی تابێت جارش کە ئەتەیە ڕێکی بخەیتەوە بە ماوەترێت چاکسازی. ئەم چاکسازیە لە هەموو بارەکان ناکرێتەوە. چاکسازیە لە بواری ئیداریە، چاکسازیە لە بواری یاساییە، چاکسازی هەیە لە بواری ئابووریە. ئەم چاکسازیانە ئیتر بە هەموو بە شێوە گشتەکە ئەمە ناگرێتەوە. هەرێمی کوردستان ئێمە کە قسە ئەەکەین زیاتر قسە لەسەر چاکسازی ئابووری و دارایی یەکەین لە هەرێمی کوردستانە کە ئەمە بۆتە مۆتەکەیشی گەورە بەسەر بودجەی گشتی هەرێمی کوردستانەوەنێ. ئێستا دیارە چاکسازەکانیش کۆمەڵە جۆرەگرێتەوە. ئەوە نیە کە هەر لە یەک کەرتا بگرێت، لە هەموو کەرتەکان ئەبێت چاکسازی بکرێت. بۆ نمونە یەکەم جار کە پێویستە ئەمەی چاکسازی لە موچە و ڕێخستنی موچەی خانەنشین و موچەی فەرمانبەران و دەرماڵە ئەمە پێویستە لە هەرێمی کوردستانە چکە بودجەی هەرێمی کوردستان ببوونەی ئەگەر مقارنە بکە لە گەژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستانە ئەو بەشە بودجەی کاڕوا بە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن بارێکی زۆر قوسە بەسەر بودجەی کوردستانەوەنێ. بۆیە پێویستە بکرێت. ئەمەشان لە کۆمەڵە بارەکرێت یەکێک لەوانە مەسەلە بۆ بورە پێت ئەپچڕێنم ئوستاز. بەڵام ینی ئەگەر بەراورد دەکەی لەگەڵ وڵاتانی دراوسێش زۆر نەڕۆین بۆ قاڕەکانی تر. ینی بۆ نە موچەی فەرمانبەرێک وەرگین، موچی مامۆسایەک وەرگین، ینی ڕوبع موچەی وڵاتانی ترە لە ئێستادا. ینی چۆن مەبەست چ موچەیەکە ئوستاز؟ خۆی ئەوە ئەو مەسەلەی ئەو موچەیە خۆی علاقەشی هەیە بەسەر GDP وڵاتەوە. کاتێک کە تۆ وڵاتی ئێرە مقارنەکەی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتێکی گەورەیە کە ئەڵێی لێرە موچەی فەرمانبەران کەمە، ڕاستە موچەی فەرمانبەران کەمە بەنسبە موچەی فەرمانبەرێک مەسەلە بۆ نمونە لە بەریتانیا، موچەی فەرمانبەرێک لە سوید کاتوان بڵێم ئەوەنی موچەی فەرمانبەرێکە بێت لە هەرێمی کوردستانە. بەڵام زۆر نەڕۆین بۆ ئەوروپا، لە کوێت لە کوێت ئەمانە لە کوێت وانە کاکە موچەی فەرمانبەران لە کوێت زۆر گەورەترە لە ئێرە زۆر زیاترە. بەڵام ئەمە هەم ژمارەی دانیشتوانیان کەمە، هەم GDP وڵاتەکان زۆر گەورەیە. GDP وڵاتەکان قەبارەی GDP وڵاتەکان ئەمەنە گەورەیە. کاتێک کە تۆ دابەشێکەکەی بەسەر ژمارەی دانیشتوانە و کاتە داهاتی تاک دەرەچێت. بۆیە کێشەکە لە هەرێمی کوردستانە GDP هەرێمی کوردستان ئەوەنە گەورە نییە. وەژمارەی دانیشتوانەکەشی گەورەیەگە تۆ مقارنەکەی بەرامبەر بکوێت تقریبا 6 ئەوەی کوێ دەبێت کەواتە داهاتی تاکەمە بێتەوە، داهاتی تاکە کەس کەمە بێتەوە لە هەرێمی کوردستانە. بۆیە ئێستا خۆ تۆ ئەگەر مقارنە بکەی ئەم ڕێخستنی یاسای چاکسازی ئەبێتە چی؟ ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ ڕێخستنەوەی یەکسانی خۆی ئەمە باد مانیجمنت، یعنی مانیجمنتێکی زۆر خراپ بووە، زۆر بەخراپی لە دابشکردنی داهاتە لە یەکسان لە دابشکردنی داهاتە دادپەروەری نەبووە، نایەکسانی هەبووە. ئەمە بۆتە هۆی ئەوەی کە
ئەم کێشەیە کە دروست بکرێت لە هەرێمی کوردستانە بۆیە ئێستا پەرلەمانی کوردستان و خەڵکی کوردستان بە تایبەتی حکوومەتی نوۆم کابینەی نوۆم ئەبێ سوور بێ لەسەروی کە ئەم چاکسازیە بکات کە کاتێک کابینە وڵاتەکانی دەوروبەری کێشەی گەورەیان هەیە و خەڵک لەسەر جادەکانە داوا ڕێخستنی یاسایی یاساگانی چاکسازیەکە داوای ڕێخستنی موچەی فەرمانبەرانەکە داوای خرجکردنی داهاتەکانەکە کە بە شێوەیەکی یەکسان و عادیلانە بێ کاتێک ئەبێت تۆ دەرز لەمە وەربگری هەرێمی کوردستانی هیچ حەلێکی نییە ناتوانێت بە هیچ شوێ قوتار بێ تەنها ئەبێت دەست بەرێ بۆ چاکسازەکان لە چیایکە وەکو باسم کرد لە موچەی خانەنشین و ڕێخستنەوەی دەرماڵە و ئەمە بگرێتوانە دووەم چاکسازی لە کەرتی لە داهاتی کەرتی نەوتە چاکسازی لە ڕێخستنەوەی و کۆکردنەوەی باجەکانە ئەمانە دەرهێنانی دەستی حیزب لە ناو ئابووری کوردستانە کە ئابوورەکان قۆرە کردووە ئەم کۆمەڵە چاکسازیە ئەگەر بکرێت تەبان ئەم کۆمەڵە چاکسازیە ماوەیەکی فترێکی زەمەنی زۆریەوێ هەروە ئاسان نیە بە تەواوەتی بکرێت یعنی بەڵام ئەمە ئەبێ بکرێت چونکە ئەگەر ئەمە نەکرێت ڕۆژ بە ڕۆژماری دانیشتوانی هەرێمی کوردستان گەورە ئەبێت کە مادام لە گەورە بێت کەواتە ڕۆژ بە ڕۆژ کێشەی کۆمەڵاتی یعنی زۆر زیاتری احتیمالی تەقینەوەی هەیە لە ئێستانە لە چەند ساڵی داتوە کە تۆ ساڵانە تقریبا نزیکی 40,000 کەس ئەمە بەس خوێنکاری هێنن خوێنکاری زانکۆکان کە تەخەڕوجەکە نەمان هەموو ئیشانێ من لەگەڵوانیم تەبەن حکومە دەمەتەعینکاوەنی ئەمە لە هیچ شوێنێکی دنیا ئەمە نابێت بەڵام خۆتۆ بێ ڕێگەیان بۆ بدۆزیتەوە بۆی هەلیکار بدۆزرێتەوە بۆمان ئەمان لە ڕێگەی کەرتی تایبەتەوە ڕێگەخرێک کە چۆن حکومە دەکاتە پشیوانی نەکەرتی تایبەت و یارمەتی کەرتی تایبەتەیە بۆیە ئەم کێشەیە ئێستا کە لە حکوومەتی هەرێمە هەیە یعنی هیچ چارەسەرێک نییە ئەبێت دەرزوە بگە لە ئێران و لە عێراق حالێن کە ئێمە بەشێکین لە عێراق ئەبێت دەستبەرێ بۆ ئەم چاکسازیانە زۆر باشە هەنگاوەکە لەلایەن پەرلەمانەوە هەنراوە بەڵام تا ئێستا هیچ ئاسەوارێکی ئەم هەنگاو و چاکسازیە نانرێ بۆچی بەڵام پرسیارەکە ئەوەیە زۆرێک لە هاوڵاتیان کە ڕەشبینن لەم بابەتەیەوەیە یەکەم دەستپێکەکە باسەکرێت چاکسازی لە موچەیە بۆ لە موچەوە باشە بۆ لە برینە قوڵەکەەوە دەست پێ ناکرێت کە لە زۆر سێکتەرە گەندەڵی قوڵ هەیە دەستی بۆ نەبراوە بۆ لە جارە لە موچەوە بەڵێ ڕاست خۆی نەعەدالەتێکی زۆریش لە موچە هەیە کاچی ڕاستە خۆی ئەگەر تۆ چاکسازی بکەی یەکەم جارە بێت لە شوێنێک و دەست پێ بکەی یەکەم هەنگاوە بێ دەست پێ بکەی ئەگەر ئێمە چاکسازی لەمەوە بکەین ئەو کاتە حکوومەت ئەتوانین داوا خەڵکی کوردستان داوا لە حکوومەت کە بڵێ کاکە ئەمە تەواو کرد ئەم چاکسازیە ئەمە قۆناغی یەکەمە تەواو کرد دەستکە بە قۆناغی دووەم دەستکە بە چاکسازی لە داهاتینەوە تا شەفافکردنی داهاتینەوت ئەمە بەڵام با ئێمە حکوومەت لێرە ڕان نەگرین بڵین ئەمە تۆ وامەکە جارێ وامەکە تۆ دەست پێ بکە ئەم یاسایانە ڕێک بخەرەوانێ ئەم یاسای چاکسازی خانەنشین و موچە و دەرماڵۆ ئەمە ئەبێ ڕێک بخرێتەوە چکە بۆچی هەستەکەی نەعەدالەتێکی زۆرێ مەسەلە بۆ نمونە ئێمە لە هەرێمی کوردستانە 135,000 خانەنشینی سەربازیمان هەیە ئمە 135,000 پێشمەرگەمان نەبوو کاکە لە دەرەوە لە شاکە یعنی لەو کاتێک کە شۆرشی کورد لە 85-86 تا پێش ئەنفالەکان لە قیمەیە بۆ ناوچێکی ئازاکرایی زۆری هەبوو بە تابەتیەکی تریشمانی کوردستان ناوچێکی ئازاکرایی زۆری هەبووە یعنی پێم وابێ هەمووی 10,000 بۆ 12,000 بە هەموو پێشمەرگەکانی بەرەی کوردستانی ئێستا تۆ هاتووی 135,000 داناوە ئەمە نابێت دەستکاری ئەمە بکرێت تۆ من لەگەڵ ئەوانی قوتی کەس ببڕێ بەڵام ئەبا ئەمێ ڕێ بخرێتەوەرە چونکە زۆر خەڵەگەن ناشایستن حەقی ئەمەیان نییە ئەبێ ئەو حەقە بدرێ بەو کەسەی کە شایستەیە ئەمە کارێکی خراپە بەتاچی دەمە کارێکی خراپ بەڵام ئوستاز من یەک دوو ڕۆژ پێش بەرنامەکەم کەم تەوەرەمان دیاری کرد لەگەڵ بەشێک لە ئابووریناسان و پەرلەمانتاران قسەم کردووە دەڵێت ئەم هەنگاوە کەنراوە لە ئارقەلەکەەوە دەستی پێکراوە نەبوو لە ئارقەلەکەەوە دەست ئەبێت لەوە دەست بکەیت کە حکوومەت خۆی توانای هەیە بۆ نمونە لە داهاتی نەوتە ئەمە پەیوەست نییە بە تاکە کەسە و ئارقەلە دروستکردنەوە تۆ دەی 136,000 کەس کاتێک تۆ چاکسازیان تێکی بێگومان ئەرقەلە دروستە بێ بۆی هەیە خۆپشاندان ڕووبدا بینیمان ینی ئێمە هەر جارێ یاساکە خوێندنەوەی یەکەمی بۆکرا بەشێک لە ناوچەکانی هەرێمی کوردستان ڕژانە سەر شەقامەکان وانە بوو بۆ لە ئەرقەلەوە دەست پێ بکەین ینی ئەم هەنگاوە پێت وانە ینی زۆر سادە بوو ڕاستە خۆی من بە پێچوانێ ئەو من پێم وایە هەموو چاکسازیە هەر چاکسازیە ئەبێ یەکەم هەنگاو بێکەوە حکوومەتیش حکوومەت کە خاوەنی نفوز و دەسەڵات و هێزە ئەبێ بڕیارەکانی جێبەجێکرێت لە هەموو شوێنێکی دنیا وایە لە هەموو شوێنێکی دنیا بڕیارەکان جێبەجێکرێت و ئەمەش ئەبێ حکوومەت جەرائەتی هەبێ بیکە ئەو کەسێک کە ناشایستەیە ئەبێ حەقەکەی خۆی لێوە بگیژێتوانێ ئەمە من لەگەڵ ئەویان نیم بڵێ تۆ نابێ لێرە ڕای بوەسێنی چونکە وەکو پێم وتم ناکرێ ئەمە هەموو بەیەک باوەڕ ناکەم ئەم چاکسازیە
ئەگە ساڵێکی کەس جێبەجێکرێت لە ماوەی ساڵێکی کەشا جێبەجێکرێ من بەڕاستی دڵم خۆشە بۆ چاکسازیەکە بێت و ئەم هەنگاوانە چکەم هەنگاوانە زۆرە خانێ لە پەرلەمانە مە ئیشی ئەوە نییە کە بڵێ بە 2 هەفتە و بە 3 هەفتە بە 2 دانیشتنوانە ئەمانە ئەم کێشانە زۆر قوڵە ئەم کێشە قوڵانە بە چەندین دانیشتنێ و بە چەندین توافقیە لەگەڵ حیزبەکانە چونکە 2 حیزبی زۆر گەورە کە دەستیان کردو بەسەر ئابووری ئەم وڵاتەیە و ئەو 135,000 کە پێم وتی ئەتوانم بڵێم لە 130,000 132,000 هێزەکانی ئەوانە ئەمە ئەوانش کە زۆربەی زۆری باناسایی هین کراوە کاتە کەسەکانی ئەوان کە زەرەر دەکەن خەڵکی عادی نییە چکە خەڵکی عادی ئەمڕۆ لە کوردستانە ئەوە مستەفید نەبوو لە حکوومەتی هەرێم کاتە ئەو کەسانە مادام خۆیان کردووانە کاتە بێ خۆشیان دەستی بۆ بەرن کاکە بڵێن تۆ حەقی خۆن نەبوو تا ئێستا تۆ ئەمە وەرگرتووە ئیتر کاتی ئەوەیە کە تۆ لێرا بوەستیت چونکە بۆچی ئەمە تۆ ناکرێت خەڵکێک باجی ئەمە با کە جیلێکی داهاتوو لە دوای 91ەوە لە دایکە بێ وەنیە یعنی تاوانی ئەم کوڕە چییە کوڕە گەنجە جامیعەتەوەکە ئەخوێنێ بە هەموو توانای خۆی باوکو و دایکی خێزانەکە یەک دنیا پارەی تاسەفەکەن تا ئەم کوڕە پێ ئەگەن دوایی کە دەرەچێ سێرەکەی شوێنێک نێ کاری تا بکە ئەمە تاوانی نییە لە دایک بووە لە دوای سەرکەوتنی ڕاپەڕینی کوردستان کاتە نابێت و حەقی ئەمە بخۆی یعنی ئەمە حەقی ئەم کوڕە گەنجە بخۆی و ئەگەر ئەمە بەم شێوەیە بیرکەیتوانێت کاتە وڵات قەت پێش ناکەوێت بۆیە حکوومەت پێویستە ئازایانە دەست بەرێ بۆ هەموو شتەکان و کێشەکان لە هەر شوێنەکەیە لەو کێشانەیە چارەسەری بکە و قۆناغەکانی دوم جاکەرتی نەوت و کردەکانی تریژە بێ دەست پێ بکە. ئوستاس 1-2 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان 2 بۆ 3 موچە نادا بە فەرمانبەرەکانی. بڵێ. ینی 9 موچە لە ساڵێکە کە 12 مانگە ئەدا بە فەرمانبەرەکانی. ینی ئەم باز دە چاکسازی موچەشەکات. خوێندنەوەت بۆ چییە؟ حکوومەت هیچ قسەیەکی نییە لەم بارەوە. خۆی زانی کێشەکە چی کێشەکە ئێمە یەک داهاتی لە بەروی هەرێمی کوردستان وڵاتێکی پێوتێ ڕەنتەری ستەیت ئابووری مڵکانە و ئێمە باشە زانین کە گەندەڵی ئەم وڵاتەی خواردووە گەندەڵی و خراپێنانی بەکارهێنانی دەسەڵات و دووهەمیان ناشەفافیت و سێهەمیان ناکارامایی ئەو کەسانی کە لە پۆستە حیزبەکان هەبوون و ئەو کەسانی کە وڵاتەکان بەڕێوە بردووە خەڵکی دیسکوالیفاید یعنی ئەمانە ئەو کەسانە نین ئەمە کە سوکاری حیزبە بەرپرسە گەورەکانن کراون بۆوانە ئەجینا خۆی لە ڕووی هینەوە ئەمە دیسکوالیفایدە بەڕاستی ناتوانێت ئەمە وڵات بەڕێوە بەرێ بەڵام ئەمڕۆ ئەو پشتێکی لە ڕێگەی بنەماڵەکەی هاتووە بۆ بەهین ینی ئەمە لەگەڵ کە بۆ باسی ناکارەمەی لەگەڵ کرۆنیزم هەواڵە کاکە ئەم وڵاتی کوشتووە چۆن عێراقی کوشتووە ئەم وڵاتەشی کوشتووە ئێمە حیزبەکان ئیتر تۆ مەهماکان ئەگەر لە دەسەڵاتە حیزبەکە و لە دەسەڵاتە نەبێ حیزبی یەکەم و دووهەم نەبی لە وڵاتەیە تۆ ئەگەر پرۆفیسۆریش بی ئیشەکەی دەست ناکەوێت ینی چەندین دکتۆرا هەیە ئیشی دەست ناکەوێت لە بەرەوەی کەسە بێتێ لە حیزبەکانی دەسەڵات نییە ینی ئەم کێشانە ئەمە وا بە ئاسانی چارەسەر ناکرێت ئەمە وارەجی داکوتاوە لە وڵاتەیە بۆ چەندین ساڵی تر نییە و هەرێمی کوردستان و نەوەکانی داهاتوش باجی ئەم هەڵانەی 28 ساڵی ڕابردوێن ئێمە ئەڵێن ئێستا کاتە با ڕێکی خێنەوە ئەمە ئەبێ ڕێک بخرێتەوەوانێ ئەمە چونکە 28 ساڵ لە حکوومەت هەرێمی کوردستان بە هەڵا ڕابڕەوە 28 ساڵی ڕێکە لەبەرەوە ئێستا پێویستە ڕێک بخرێتەوە ئەمە یعنی نابێ ئیتر لەمە تاخیرتر بکرێ و ئەنجا لە هەر شوێنە گۆڕێکی بخەیتەوە تۆ هەر باشە بە قازانجی خەڵک و نەوەکانی داهاتوە بێت لەم دۆخی ئێستای ئەنجا ویسم عەفوم کە ئەنجا مەسەلەکە مەسەلە داهاتینەوت لە هەرێمی کوردستانە کە ئەوەندە ناشەفافە و داهاتەکە ئاوای لێ هاتووە و نەوت ئێمە نەوتەکە زانین چۆن ئەفرۆشە و چۆنی لەگەڵ داهاتەکەی چەنەوە چی چێمانە ئەم نەوتە محەسەس کراوە بەشبەشەن کراوە بەم داهاتە ناتوانی پارەی ئەمە بی بەم داهاتی کە ئێستا هەرێمی کوردستان چونکە خۆی داهاتەکە هەرێمی کوردستان ئەتوانێت خەڵکێکی خۆی بژێنێ ئەوە گومانی تیانی ئەوە بەڵام ئێستا بەش کراوە ینی چی بکەین ینی چێ توانێت ڕای بۆسێنێ ئەمە بەشێکە بۆ فلان حیزب بەشێکە بۆ فلان حیزب بەشێکە بۆ فلان بەرپرس بەشێکە بۆ فلان بەرپرس ئەمە ئەبێ کەسی ناچێتەوە خەزانەی حکوومەت نەخێ ناچێتەوە خەزانەی حکوومەت خۆی مەسروفاتیشی زۆرە خۆی نەوتەکە مەسروفاتی زۆرە مەسەر لە ساڵی سێ چێ بۆ ئەو کۆمپانیانەی کە IOC International Oil Company ئەوانی کە نەوتەکان دەرێنن ئەمە لە ساڵی سێ ڕۆ بۆوانە دوای بەشێکەی ڕۆ بۆ حەقی تورکیا بەشێکەی ڕۆ بۆ سکیوریتی کۆمپانیەکان ئەمەی کە لە بازار ئافرۆشێ نەوتەکە ئەسڵەن ئێمە ئۆپێک باس کرد یعنی نەوتی هەرێمی کوردستان لە برنتیش گرانترە نەوتی منتیقەی ئۆپێکە ئۆپێک دایمەن $2 لەسەر و برنتەوەی وەنیە ئێمە وەزیری سامانە سروشتەکان ئەڵێ من بە $10 کەمترەی فرۆشم یعنی چی لە ماکەی تۆ مە ناشەفافێتە کاکە یعنی ئەم پارانە کە دیار نامێنێت کێشەکە لەوایە ئەم پارانە ئەڕوات یعنی کە ئەڕوات ئیتر تۆ کۆی ناکەیت تۆ ناچێتەوە وەزارەتی دارایی ئابووری کە لەوێ دابش کرێتەوانێ ئەمە کێشە گەورەکانە جا بۆیە یعنی ئەگەر ئێمە هەمیشە نەمانتوانیوە بەبێ ئەوەی گە لەگەڵ حکوومەتی مرکزی عێراقا ڕێکەوتی نەبکەین ناتوانین موچەی فەرمان بەران بین بەم جۆرە دابشکردنەوە بەم جۆرە
ناشەفافێتەوە بەم جۆرە گەندەڵی و بەم جۆرە قۆڕەکردنە. بەم شێوازی کە بەڕێزت باسی کرد 28 ساڵە ئێمە بەخەڵەت حکومڕانی هەرێمی کوردستانەکەین. ینی پێویستی بە دارعەسایەک نییە؟ خۆی دارعەسان نییە، زانی بۆچی پێویستی بە دارعەسانێت چکە ئەوانەی کە ئەو دوو حیزبەی کە ئەمڕۆ لەسەر دەسەڵاتن ئەوانە بە زەبری هێز ماونێتەوە، بە شێوکی نادیموکراسی ماونێتەوە. چونکە ئێستا هێزی یەکەم و دووهەم لە کوردستانە ئەمە هەمومان زانین لە پرۆسێکی زۆر ناشەفافی نادیموکراتیە دەنگەکانی خوان هێناوە، بە هێز دەنگەکانی خۆیان هین کردووە بە زۆر. یعنی تۆ مەسەلە پارتی 45 کورسی هێناوە، خۆ پارتی 45 کورسی نایەنێ کاکەمە، خۆ ئەگەر یەکێک تۆزێک عەقلی سیاسەتی هەبێ یەکێک لە وڵاتەیە بەزانێ پارتی 45 کورسی نێناوە، ئەزانێ یەکێتی 22 کورسی نێناوە، تۆ بە هێزەچی سنووقەکانی دەنگانە گۆڕیت. یعنی ئەمە کەواتە لێرە کێشەکە ئەوەیە ئەم دوو هێزە مادام خاوەنی ئەم دوو میلیشیا گەورەیەن، خاوەنی ئەم دوو میلیشیا گەورەیەن زۆر زەحمەتە پرۆسەی دیموکراتی وە کەسێک پیا بێ کە بتوانێت داری عەساکەی پێبێ. بۆیە ئەو داری عەسای وا جارێ وازوو نییە. باشە، مەبەستم لە دار عەساکەوەیە، ینی ئەم دوو هێزە ئەوەنە بە ئاسانی ئەتوانن ئەو گەندەڵیانە ئاشکراکەن و بیەنەوە سەرسکەی خۆی، یان پێویستی بە دار عەسایەکەیە بۆی ئیتر ئەم شتانە هەمووی بخاتە دەرەوەی سنوور. مەبەستەکەم ئەوەیە لەناو حکومڕانی هەرێمی کوردستان کە 28 ساڵاکرێ بۆی هەیە 10 ساڵی کەش 20 ساڵی کە شەرم دوو هێزە بیکەن. لە هەناوی ئەم هێزانەیە حکومڕانیەکەیە پێوترێم حکومڕانی کە ئەزمونمان کردووە. چۆن بتوانرێت ئەم دوو هێزەم گۆڕانکاری بکەن لە عەقڵێتی پێشووتر بێنە دەرەوە بە عەقڵەتێکی سەلیمتر مامەڵەی حکومڕانی بکەن؟ ئەوە ئەکەوێتەوە سەرخوا من هیوادارم وابی بکەنەوە کە عەقڵێتەکان گۆڕن بۆ عەقڵێتێکی سەلیمتر، چونکە لە زۆربەی زۆری وڵاتانی دنیاە کاتێک ئەوە هەر ئێستا حالیان لە ئێران هەمانە کە خەڵک بۆ برسێتی یەتە سەر جادە و لە مانگی پێشوە فەرتەنەیەک بوو لە عێراقیش هەتا ئەم دەقیقەیە سەورەی تشرین بەردەوامە. ئەمە ئەگەر ئەمان دەرز وەرنەگرن ئیترەوە خەتای ئەوان خەتای ینی ئەوان سبێنە هین نابن، ئەو کاتە خەڵک ئەبێت محاسبەیان بکە، خەڵک بێ محاسبەیان کە داوای حەقەکانی خۆیان بکە. ئەمەیە کێشەکە، بۆیە ئەگەر عاقڵ نەبن لەوانەیە بۆیان بچێتە سەر بۆ چەند ساڵی داهاتوو، بتوانن بازار قۆرە بکەن، لەوانەیە بتوانن تەزویر بکەن، لەوانەیە بتوانن بمێنەوەوانێ، لەوانەیە بتوانن گەندەڵی بکەن، خۆیان دەوڵەمەندکەن. بەڵام ئەوە کەوتە سەر خەڵکی کوردستان. من هەرێمی کوردستان ئێستا لە ڕێژەی لە ساڵ 2 لە 10 زیادەکە 2.3 باشە. ئەم 2.3 واتە هەموو ساڵێک ئێمە بە پێی یاسای ئیمپلۆیمنت کە تۆ کاتێک چەند گەشەی دانیشتوان زیاکە ئەبێ ئەوە هەلی کار بدۆزیتەوانێ. واتە هەرێمی کوردستان تقریبا ئەگە 2 لە 10 بێ بە 6 ملیۆن حساب بکەین ئێمە 6 ملیۆن و 30 هەزارێکە دانیشتوانی کوردستان، کاتە ساڵانە پێویستیمان بە 150 هزار هەلی کار هەیە بڕەخسێت. تەمەنە 150 هزار من ناڵم حکومەت بیڕەخسێنێ، بەس ئەمە ئەبێ کەرتی تایبەت و هەمووی ئیتر تۆ چۆن کار ئاسانی بۆ کەرتی تایبەت دەکەی. یعنی ئەم لەشکرە بەتاڵەیە کە دروزە بێ، ئەم لەشکرە بەتاڵە بەردەوام دروزە بێ، ئەمانە بێ بیر لەوە بکەنەوە ئەم لەشکرە چۆن ئیدامەی ئەم لەشکرەیت ئایا لە چەند ساڵی داهاتوو. ئەمە ئەکەوێتە سەر چەند ساڵی داهاتوونەوەکان چۆن بڕیارێن خوان ئەو ئیشە حل بکەن و کێشەکانی خۆیان حل بکەن، چۆن لە بەغا حلەکرێت، چۆن لە ئێران حلەکرێت، ئەو پێما بێ لە کوردستانیش ئەو بەرەوڕووی ئەو هینابینەوانێ لە چەند ساڵی داهاتوو. ئەوترێت بەشێک لە چاکسازی دارایی ئابووری ئەوەیە کە لە هەموو وڵاتێکە هەنگاوە سەرەکێکەوە بێ سیستمی بانکی هەبێ. لە هەرێمی کوردستان سیستمی بانکیمان هەر نییە، چەند بانکێکمانێ ئەویش ئەوە نین. ئەم هەنگاوە لەلایەن حکوومەت هەرێمی کوردستان تا ئێستا تەڕحە بۆچی ینی سیستمی بانکیەوەنە قورسەوە ینی 28 ساڵە بیری لێ نەکراوەتەوە. خۆی سیستمی بانکی ئەمان خۆیان بە پلان واکەن کاکە، ئەمان بە پلان واکەن بۆ چیشکە تۆ کاتێک کە سیستمی بانکی دەبێت تێگەی ئەزانێ فلان کەس چەنی پارە نردوتە دەرەوانێ و بۆ چ وڵاتێکی نردووە و لە فلان وڵات چۆتە سەر حسابی چ کەسێک. یعنی ئەمە ترانسپەرەنسیەکی تاو ینی شەفافێتێکی تاوا بێت لەمە سیستمی بانکی وایە. ئەمان هاتن بانکەکانیان ئیفلاس پێ کرد. حکوومەتی هەرێم ئەوە بوو دەستی بر بۆ هینی بڵێن دیپۆزیت چی پێڵێن، ینی پاشەکەوتی ئەو کەسانی کە لە بانکەکانە پاریان دایان ڕان کێشاویان بە موچە و ئەمانە. کاتەمە بە پلانە اینجا سەیری کە نەتیجە ئێمە یەک کۆمەڵ خەڵکی با بڵێن ساختە چی پێیا بوون، ئەم ساختەچیانە پارێکی خەڵکی زۆریان خوارد. یعنی ئەمە حکوومەت خۆی پلانی ئەجنا خۆ تۆ سیستەمی بانکی ئەمەە سیستەمێکی قورس نییە ئەسڵەن شەف کار ئاسانترین ئەگەر تۆ بتەوێت کەرتی تایبەت کە بانک دڵی اقتصادە، ئەگەر سیستەمی بانکی نەبێت لە هیچ وڵاتێکە اقتصادەکە بەرەپێشەوە ناچێت.
تۆ ئەبێ بانک بێنی ئەم بانکە چیەکە ئێستا بۆ نمونە قەرز لێرە لەم بانکانە من بیستمە لە ساڵ 12 ئەم نیسبەیە زۆرە لە ساڵ 12 ئینترست ڕیت یعنی ڕێژەی سوودەکەی لە ساڵ 12 زۆرە مەسەلە بۆ نمونە ئێستا لە ئەمریکا لە ساڵ 1.75 تێگەی لە زۆربەی زۆری وڵاتەکانی ئەوروپا تقریباً یەک و ئەوانەیە یعنی ئەمە دووە یعنی کاکە دوو سێ بەس تۆ ئەگەر سیستەمێکی بانقی بێ خۆ دەگەر حکوومەت ئێستا حکوومەت یاریمی کوردستان پارەی نییە وانە پارەی بەس دەتوانێت ڕێگە بە مەسەلە بانکە گەورە سەرمایه‌دارەکانی ئەمریکا بێن با بە ڕێژەی لە ساڵ سێ بیان بە خەڵک وانە وەرە دەعمی پرۆژەی بچوو بکە پرۆژە مام ناوەندی بکە پرۆژە استراتیجیەکانی پرۆژە استراتیجیەکان گەورەکانە مەسەلە بۆ نمونە حکوومەت مەسفایەک دروستکە ڕۆژانە 2 میلیۆن لیتر هینکە بڵێن بنزینین ئەمە یا ئەتوانی کارگەیکی پێترۆکیمیایی دروست دەکەی حکوومەت لەگەڵ کەرتی تایبەتە یە پارە لێ وەرەگرێ لەو بانکە گەورەی وەرەگرێ بەس ئەمە کاتێککە تۆ ئەم بانکانەی نەکەیتە دەست کەشفە بێ ئەزانی تۆ چەنێ نردووە من چەنم هەیە فلانکەس چەنی هەیە فلانکەس بۆ چی نردووە پارەکەی فلانکەس لە پارەکەی لە چ وڵاتەکە چێوەری گرتووە یعنی ئەمانە من پێم وا بێمە باهین نەبووە یعنی وا بە ئاسانی ئەمە هەمووی دراسات کراوە بۆچی ئەمە ڕێگەنای ئەم بانکە هەبێ تۆ کە بزانی لە کاتێکا دڵی اقتصادەکە و بانکەکەیە ئەوە لێ ئەگەر نێڵی ئەوە لێ بائیتر خۆکاتە بەتەچیت ئابوورەکەش دەرەمرێ زۆر باش ئەوترێت هەمیشە ئەو وڵاتانی کە وڵاتی شەفافن داهاتیان هەمیشە لە زیادبوونایە ئەحتیمان ناکەنە سەریە کرد حکوومەت هێرێمی کوردستان چەندین ساڵە بەدەست ئەم حاڵەتەوە ناڵێنت کە ئەتیمادی کردو سەریە کرد و کەرتەکانی تری فەرامۆش کردووە لە کاتێکدا زۆر جوگرافیای ئاو هەوای لەبارە بۆ هەموو ئەو کەرتانەی تر کە ئەتوانێم کەرتەی تر ببوژێنێتەوە دەوترێت کەرتی نەوت لە دنیاە بۆ پێشخستنی کەرتەکانی تر بەکارێنرێت بەڵام لێرە کەرتی نەوت بۆتە موشەخۆرە خۆرەی کەرتەکانی تر بۆچی حکوومەت هێرێمی کوردستان و کەرتانی فەرامۆش کردووە ئەوە خۆی باوەڕ بکار حکوومەتی هەرێمی کوردستان نیە بۆ نەکبەتی ئەو وڵاتانی کە نەوتیانێ زۆربەی زۆری ئەو وڵاتانی تووشی ئەم نەخۆشیە بوون ئەمە پێوترێت دەج دیزیز یعنی نەخۆشی هۆڵندەکانە ئەمە لە هۆڵندەکانەوە هاتووە وەختی خۆی هۆڵندەکان غازێکی زۆریان نەبوو ئەم غازە زۆریان یەکرد وای هەموو کەرتەکانیەکانی هەمال کرد تێگەی ئێستا ئەو وڵاتانەی کە نەوتیانێت تۆزێ ئێران باشترە ئابوورەکە هین کردو جۆراوجۆر کردو ئابوورەکەی ئێران مەسەلە کەرتی کوشتتوکاڵی بەقوتە کەرتی پەروەردەی بەقوتە خەڵک بە چەندین هەزار کەس خەڵگە چ لێرۆ لە تاران نەکەونێ لە وڵاتانە بەڵام ئەو وڵاتانەی کە نەهینیانەیە کە نەوتیان هەیە ئەبن بە ئابووری مڵکانە چکە دەرهێنانی ئەم نەوتە زۆر ئاسانە دەرهێنانی ئەم نەوتە مەسەلە بەرمیلە نەوت لە هەرێمی کوردستانە لە بینی $3 بۆ $4 تێچێ هەتا یەک بەرمیل نەوت دەرەهێنی یعنی کۆستەکەی تێچۆکەی $3 بۆ $4 لە هەندێک شوێنە چواری تێچێ لەوانەیە لە منتیقی کەرکووکە لە $3 کەمتریشی تێچێ چکە بیرەکانی نەوتی کەرکووک هینە ئەمە ئاسانە مەسەل تۆ جاریوانەوت بەرزەبێت تۆی بە $100 وایەوانێ ئیتر کە ئەم پارە کاشەیەتە دەستێ ئیتر کەرتەکانی کە ئیهمالەکەی ئەمە ئەم مۆزوع ئەم دەج دیزیزە ینی هینی هۆڵندی نەخۆشی هۆڵندی ئەمە بڵاو بۆتەوانێ ینی لە زۆربەی زۆری بەداخەوە لە وڵاتەکانی هەم ئۆپێک و هەم لە ئەوانەی ئەفریقا ئەوانەی کە نەوتیشیانێ ئۆپێک پلازە بڵێن هاوپەیمانەکانی ئۆپێک زۆربەی زۆریان وایە ئێستا خۆ رووسیا کرد لە وڵاتانی بێجگە لە چەکۆنا زۆرترین داهاتی لەسەر نەوتەکەی ڕۆژانی 11 ملیۆن بەرمیل نەوت بەرەمێنێ ینی ئەم نەخۆشیە وای لاتۆ اینجا ئەمە کەیتە سەرەوەی تۆ ئەو حکومەتانەی کەیەن ئایا چۆن ئابوورەکان هینەکەن جۆراوجۆرەکەن و چۆن ئەیانەیە بمێنەوە چۆن ئەیانێ وڵاتەکان پێشخەنەوە کەوتە سەر استراتیژی و پلانی حیزبەکە و حکوومەتەکان و حیزبانی کە وڵاتەکە بەڕێوە بن ینی هەرێمی کوردستان زۆر کەم تەرخەم بووە اینجا کێشەکە لەوەیە کاکە ئێستا تۆ بۆ نمونە کەرتی کوشتتوکاڵە دێ لە پێنجێنە مەسەلە تۆ هاتوون کۆمپانیا حیزبەکان هاتوون مەسەلە بۆ نمونە مادەی کالیسیۆم کەیکەی بە بنی خواردنەکانەوەە بۆ زراعەت بۆی هینەکە بەقوتکە بە ئەرزەکەەوە ئەمە قۆرخ کراوە مەسەلە کۆمپانیایکی حیزبی هێنێ بڵێن بۆ نمونە بە $7,000 فرۆشێ باشە لێرە ڕێگە نادرێت بە کۆمپانیەکانی کەرتی تایبەت بڕۆن بیهێنن تێگەی بۆی منافەسە هەبێ لێرە ئۆتۆماتیکی مادام تۆ بە $7,000 فرۆشی بە کابرای جوتیار کەواتەمە تۆ بازارە قۆرە کردو کاتە بەشێکل لە قازانجەکەی جوتیارەکە بردووە نیە ینی ئەمانە خۆیان بە پلان وایان لێ کردووە چکە ئەمە کێ ئەمەی کە ئەمەی قۆرە کردووە ئەمە حیزبیە کەرتێکی کۆمپانیاکی سەر بە حیزبە لەم دەفەرەوە لە دەفەری ئەو لاشە کۆمپانیاکی سەر بە حیزبە ئاوای کرد مەسەلە بۆ نمونە تۆ ئەچی دوو سنووق پلاسیگەیەنی دوو سنووق پلاسیگەیەنی لە ئێران دوو سنووق پلاسیکە باید $250 بەڵام حکوومەتی هەرێم 500 نارگومەجی لێگەێت تۆ کاتە کاکەمە قازانجی جوتیارەکە و کوشت ئێمە کەرتی کوشتتوکاڵ بەهێز ناکەی بە ئەمە
مەسەلە تۆ لە کاتی هینا کە بەرهەمی هەرێمی کوردستان پێگا بۆ نمونە بە هەفتەیە پێشەوە جاتی ئامادەکاری بە بکەی زۆربەی جا زۆری جار فەلاحەکان منەچم بەرهەمەکان ڕژنە سەر جادا یعنی ئەمە ئەوەیە کە حیزب هەموو شتێکی قۆرە کردووە جا ئەمە تاکەی ئەچێتە سەر ئەویان خەڵکی کوردستان دەتوانێت بڕا لەسەر باشە ئەی هەنگاوە عیلمیە زانستی ئابوووریەکە ئەبێ چۆن بنرێت هەنگاوە زانستی علمەکە یەکەم شت ئەوەیە کە تۆ دەستی حیزب لە هین دوورکەیتوانە دەستی حیزب لە ناو بازرگانیا دەربێنە کە دەستی حیزب لە ناو بازرگانیا دەرهێنا ئەو کاتە ئەمە تاکە ڕێگەیە ئەنجا چیەکەیت مڵچێتی تایبەت مڵچێتی تایبەت ئەمە زۆر مهمە مڵچێتی تایبەت ینی هینی مڵکدارێتی تایبەتی بە ئەمە هەموو کەسێکە بێ حەقەکەی خۆی وەربگریت کەس نەبێ بۆی بێ من بێم کۆپی شتەکەی تۆ بکەم من بێم هینەکەی تۆ بکەم من بێم ئەوە بکەم کاتێ ئەمانەیە کە کرد ئەمە بنەمای ئەساسیە لە بازرگانیە بە تایبەتی لە ئابووریە کە تۆ بازرگانیەکەی ئەم ڕێگانە ئەمانە بکە ئۆتۆماتیشی من ڕێگە علمەکە ئیتر خۆی ئەو کاتە بازار خۆی ئازاد دەبێت کە بازاریش ئازاد بوو ئەو کاتە منافسەیەکی شەرعیە بێت کە منافسەیەکی شەرعی بوو ئیتر من لە تۆی ناکڕم لەم یەکڕم ئەو لەو یەکڕێ ئەو لەو یەکڕێوە نیە ئەمە لەبەرەوە ئەنجا ئەو کاتە هەم کەرتی تایبەتیش ئەگەشێتەوانێوە نیە ئەوە نەبێت کە یەک کەس قۆرخی کاو بە ئارەزوی خۆی هەموو بازارەکە قۆرەکە ئەوە بکە کەرتەکانی تریش دەتوانانی هەلی کاری تا دروستکەی لە هەموو شوێنێکی دنیا بە تایبەتی لە کوردستانە ئەتوانین ئێمە هەلیکە لە سا 30 بۆ 40 تقریبن ئەتوانین لە کەرتی کوشت و کاڵ و گاوداری ئەوانەیە هین بکەین ئیمپلۆیکەن یعنی کاریان بۆ دۆزینەوە بەس وانەیە لە هەرێمی کوردستانە ئێمە بەداخەوە لە 2023 چی جوتیارەکانمان هێنا کردمانم بە هێزی ناوخۆ بە پێشمەرگە و بە پۆلیس و ئەوانە لە 2023 کە تۆزە بودجێ عێراق بەرز بوو پارە هاتە ناو هەرێمی کوردستانە بەما ئەسڵەن ئابووری کوشت و کاڵمان هین کرد ئێستا خواردنی ئەکسپارمان بۆیە تێگەی خواردنی ئەکسپارمان بۆیە کەرتی تەندروستیشمان وێران کردووە یعنی ڕۆژانە مەسەڵەن نیسبەی سەرەتان لە وڵاتی ئازیا کە چکە تۆ خواردنی ئەکسپارێ بۆیەت ئەم خواردنی ئەکسپاران چی دەکات تووشی سەرەتانە دەکات تووشی سەرەتان ئەویژە بێ بارێکی قورس بەسەر بۆجێی گوشتی بەسەر حکوومەتەوانێ یعنی نازم ئەمە ئایا بە پلان واکەن ئەیانەوە یەکەم جار تۆ نەخۆشتکەن دوای ئیفلاسی پێەکەن چونکە تۆ بێ بچیتە کەرتی تایبەت کەرتی تەندروستی کەرتی گشتی نەماوە ئەچیتە کەرتی تایبەت کەرتێکی تایبەتی چێ ئەمانە سەر بە حیزبەکانە نەم خەسەخانەکان دوایەوەی تر ئەمری یعنی ئەمە یعنی ئەم پلانانە ئەمانە زۆر ناعلمی و زۆر ناشەرعی و زۆر ناقانونین و دوام بڵم زۆر ناڕەوشتیشن ئەم شتانی کە ئەکرێت لە مارێمەیە ومێدی چاکسازیان لێکرێ واللهی ئومێدی چاکسازی من خۆم گومانم هەیە لە چاکسازی ئەم دوانە چکە ئەگەر ئەم دوانە چاکسازی بکەن خۆشیان نامێنن دوانە چاکسازی بکەن خۆیان نامێنن بەڵام خۆ تۆ هەر ئەبێ لەگەڵیان نابڕۆی یعنی هەر ئەبێ لەگەڵیان نابڕۆی تەژێیانکەی ڕێگاکانیان پیشانەی ئەمانە ئیتر ئۆکەوێتە سەر خۆیان و کاتە خۆیانێکەکەمیان ئەیکەن ژنا چاکسازی لە هەرێمی کوردستانە بۆیە من وتم ئەگەر لێرەوە هەر هەنگاوێک بنەی هەر باشە یعنی من تەنانەت ئاوە تەژێیانێک مەڵە مەگەر هەنگاوێک بنەی یەکەم جارە بێ یەکەم هەنگاو بنی وەنیە ئەگەر بیکەیت ئەوە هەر باشە دەستخۆشیان لێک باشە دوای چەندین ساڵ ئەوساس ینی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بودجەیەکی نەبوو ساڵانە ئیتر ئەو بڕەپارەی هەبوو بەشێکیەدا بە موچە ئەگەر شتێک خزمە گوزاریەکە بواە نەبووایە پارەی بۆ تەرخانە کرد و ئەوانە بەڵام هیچ کەس ئاگاداری ئەوە نەبوو حکوومەتی هەرێمی کوردستان چەنی دەسەکەوێت و چەنیشی ساڵانە خەرج کردووە بێ ئاگا لەمە بەڵام ئەوترێت ئەم ساڵ ئومێت هەیە بودجەی هەبێت بەڵام پەیوەست کراوەتەوە بە بودجەی عێراق لەم دۆخەی ئێستای عێراقدا کەم بارگرژیە قورسەی ڕوبەڕووی بۆتەوە لە خۆپشاندەران لەوەی کە حکوومەت هەڵوەشاوەتەوە و لەم دۆخە ئەمنیەشی کە بەسەری داهاتووە تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت پشت ئەستور بێ بەم بە بەغدا پلانی جێگرەوە هەیە حکوومەتی هەرێمی کوردستان نابێت پشت ئەستور بێ بە بەغا لەم کاتەیە چکە بەڕاستی بەغا وەسعێکی زۆر متەوەتیرە و ئاراستەکان کەس نازانێ بەرەو کوێ ئەڕوا ڕاستە ئێمە بە پێی ئەم ڕێکەوتنی کە کردومانە لەگەڵ عێراق بە پێی یاسای دوانزەیەکە بەشە بودجەکەینەکەی خۆمان هەر بۆیە موچەی فەرمانبەرەمان ئەمە هەر بۆیە بەڵام ئایا حکوومەتی داهاتوو ئەمە قبوڵەکات وەنیە ینی بۆیە تۆ ئێسای بێ ئەتیمادی کولی لەسەر حکوومەتی هەرێم بێ و ئەبێ خۆی پلانیە بێ من هیوادارم ئەم یاسای چاکسازیە تا مانگی شەشیش جێبەجێکە من هەر دڵم خۆشە بێ هەر مرتاحم مەگە تا مانگی شەشی جێبەجێکەن چونکە ئەمە مەفروض بوو ئەم یاسای چاکسازی خانەنشینی موچەی فەرمانبەران ئەمە لە کۆتایی ساڵات تقریبن 1.5 ملیار دلار سیب کا پاشەکەوت بکە ئەم 1.5 ملیار دلارە ئەمانتوانی ئێمە نزیکی 30,000 ئاتن 1 ملیار دلار توانی 30,000 هەلیکاری پێ بدۆزیتەوە بە پێی یاسای
ئابوووریەکان. یعنی ئەگەر ئێمە ئەم پارەیە بمانتوانێت ئەم یاسایە جێبەجێکرێت و بخرێتە بواری جێبەجێکردن و تەطبیقکرێت و حکوومەت ئازانە بڕۆ هەنگایی بۆ بنێ ملیار و نیوەک ینی بۆ ئەم ساڵی یارمەتێکی زۆر باشمانەیەات. بۆیە ئەڵم حکوومەتی هەرێم یەکەم شت پێویستە زۆر تەرچیز بکاتە سەر ئەم یاسایە و ئیتر ئازانە بڕیار بە لەسەر هەموو شتەکان چێ شایستەیەتی با شایستەی خۆر بگرێ چێ ناشایستەیە با ناشایستەکەی تاو ناتوانێت لەسەر بە ئەرێک بەسەر بودجەی خەڵکو و بەشی خەڵکی کە بخۆ لە هەموو شوێنێکی دنیا وایە تۆ ئەرکدەیەوە مافیشە دێ وەنی ئەرکەکە دەکەی مافەکەش بێ وەربگری بۆیە ئەمە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو نیعتیمانەکە سەر عێراق و دەستکا بە جێبەجێکردنی ئەم چاکسازی. ئوستاس بۆچی لەم وڵاتی ئێمە هەمیشە کە باسی چاکسازیە کرێت بەتایبەت لە موچە و دەرماڵە ئەم شتانەیە هەمیشە ئەو کەسانی کە موچەکەیان کەمە ترسیان زۆرتر لەوەی کە موچەکانیان قەبارەت زۆرترە. بەتاشی خۆی ئاخر ئەوە باد مانیجمنت ئەوەیە یعنی بۆچی مەسەلە پلەی باڵاکان ئێمە لە هەرێمی کوردستانە 454 پێم وا بێ پلە باڵامانێ ئێمە وەزیرەکان ئەگرێتەوە ڕێژکارەکان ئەگرێتەوە مدیری ئامەگرێتەوە لەگەڵ بریکاری وەزیرەکان ئەگرێتەوە ئەمانە موچەکانیان زۆرە ئەمەیە نایەکسانی و نادادپەیوەری لە داهاتە لە دابشکردنی داهاتە بۆیە ئەمە پێویستە چارەسەر بکرێ یعنی کەسێک ئێستا لە هەرێمی کوردستانە مینیمەم وەیجز یعنی ئەو کەسێک کە ئیژەکە بێت 250,000 بێ وەنیە مالعیلە مەسەلە پەرلەمانتارێک 8 ملیۆن و شتێک گۆرەگرێ بێجگەلەوەی کە ئەمە زۆر نایەکسانی تایە ئەمە زۆر نادادپەیوەریە ئەمە پێڵی باد مانیجمنت ینی بەڕاستی ئەمە حکوومەتی هەرێم مەختی خۆی تۆس کاکە سێری کە لە ساڵی 1999 هەتا ساڵی 2012 چواردە یاسای خانەنشتنی دەرچووە هەر لە یاسای پارێزەران و کرێکاران و ئەنجومەنی وەزیران و یاسای پەرلەمانتاران و یاسای پێشمەرگە و یاسای زێرەبانی و یاسای یەکگرتووی خانەنشتنی عێراق و یاسای هەموارکراوی هینی مەدەنی بڵێن خانەنشین مەدەنی خدمەی مەدەنی بە لە 1999 تا 2012 چواردە یاسا دەرچوو ئەم چواردە یاسا تا ئێسش ئێمە یاسایکی یەکگرتومان نییە ئەوەی عێراق ئەوەی عێراق تا ڕادێکی زۆر باشەوەی عێراق ینی من هیوادارم هیچ دەبێت شتێ بکەن کارێ بکەن وەکەوەی عێراق دەرچێ ینی ئەمە هەمووی باد مانیجمنت بووە هەمووی هینێکی خراپ بووە ینی ئوستاز بۆچی لە وڵاتانی غەرب بە تایبەت وڵاتانی ئەوروپا ینی پەرلەمانتار کە 4 ساڵ خزمەتەکەی خۆیەکە و ئیتر تەواو نەموچەیە درێتێ نەخانەنشینی هەیە تاوا بڕۆ باشە بۆچی ئەمە لە هەرێمی کوردستان ئەم لێشاوە لە خانەنشینی پەرلەمانتار و بڕێکی بودجەی گشتی وڵاتە برێ ناتوانرێت ئیتر پەرلەمان خۆی شوێنی ئەوەیە کە پلانی چاکسازی بۆ کۆمەڵگە دابنێ بۆچی پەرلەمانتارەکان لەم هەنگاوە دەست پێ ناکەن خۆی مەفروزە ئەوە خۆی ئەم پەرلەمانتارەکە کە دوو گەورەترین حیزبەکەی دەسەڵات زۆرترین پەرلەمانتاریانەیە وەنیە ئەوان ئەتوانن زەختیان لێ بکەن ئەم یاسایە جێبەجێکەن خۆ زۆرترین زۆری پەرلەمانتاری خانەنشین لە ئەسڵۆکە لە ساڵی 92وانەکە هەرێمی کوردستان پەرلەماندا ئامەزرێنێ زۆرترین زۆری پارتیوێکێتیە وەنیە ئێخۆ ئەوان خۆیان ئەتوان یاساکە حیزبەکانی یاساکان پێجێبەجێکەن ئەنی کێشەکە لەوە بۆیە منوتم ئەمە هەمووی قۆرخکاریە قۆرخکاری ئەم دوو حیزبەیە ئەمە هەمووی کە ئەڵێن 28 ساڵە ئەم وڵاتە بە هەڵە بەڕێوە چێ ئەمە ئێستا تۆ ڕێکی یەخیتەوە تۆ چاکێکێت توێ چاچیکەی چونکە کێشەکان ئەوان دروستیان کردووە ئێستا باخۆیان دەست پێ بکەن بێن چاکسازی تیا بکەن لە هەموو شتەکانە لەبەر ئەوە معقول نییە تۆ ئێستا پەرلەمان من 1000 جار لە بینیمە لە قیتارە پەرلەمانتارم بینیوە لە بەریتانیا لە قیتارەکە دانیشتنیش بنەوە ئەسڵەن جێگەی نەبوو هەر بە پێوە دەستی گرتو بە قیتارێکەوە تۆ لەرەی لان کرۆزەرێکیتێ دوایی کە تەواو بێت 49 ملیۆن دیناریەتی بۆچی ئەمە باد مانیجمنتە کاکەمە بێشک فەرمانبەرێک چەند ساڵ خزمەتی هەیە 400,000 وەرەگرێت ئەم 4 ساڵ کۆڵە پارە وەرەگرێت ئەمەیە کە ئەڵێم نایەکسانی لە داهات و لە دابشکردنی داهاتە ناداتەرۆی لە دابشکردنی داهاتە ئەمەیەکەم حکوومەتی هەرێمایکە بۆیە ئەم یاسا ئیتر پێویست ناکە پێویستە ئیتر حکوومەت ئازانە نقطەیەکی کەمە یعنی باسیەکەین ینی نقطە گەورەکە وەیە وێنە گەورەکە وەیە کە ئێمە داهاتی خاڵە سنوورەکانمان دیار نیە داهاتی نەوتمان دیار نییە داهاتی ناوخۆمان دیار نییە بەدەر لەوەی دەوترێت نازانم تا چەند ئەم معلومەیەم تا چەند دقیقە بەڵام ئەوەنەی من لە وێبسایتەکان خوێندومەتەوە دەوترێت ئەو وڵاتی کە سامانی سروشتی هەیە نابێ ئەسڵەن باجی هەبێ
باش لەسەر هاوڵاتیەکانی دانێ بۆ نمونێکی وەکو وڵاتی کۆیتی هێناوە کە خزمەتگوزاریە گشتیەکان بە هیچ شێوەیەک پارەیتیان نییە. لای ئێمە لە دوایەوەی کە قەیران لەسەر هاوڵاتی زیادی کرد باش کرا لە 300 تا چەندەمە ڕسوماتەکانی شەمووی زیاد تا چەندەمە ئەوە زەرێکی زۆر پێگەیانین ئەوە ئێمە لەو کاتانەیە لە 2016 کە حکوومەتی هەرێم ئەوانەی زیاد کرد ئەزانی زۆربەی زۆری کۆمپانیەکانی ناوخۆ داخرا چونکە ئەمەنە گران بوون ڕسومات شتەکانەوە گران بوون ینی کۆمپانیەکان نیانەتوانی هین بکەن ینی کۆمپانیەکان داخران ینی مە هەڵێکی گەورە بکە لە 2016 حکوومەت کردی معاملەکان زۆربەی زۆری ئەو کۆمپانیا خۆی ئاتەن کۆمپانیەکانی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانە وەبزانم 3100 کۆمپانیا هەیە نزیکی 3200 بڵین ئەوانە بیانین بەشی ڕئیسەکەشی بەشی تورکەکانە 1300 کۆمپانیایکی و 340 ئێرانیەکانە باکەشی ئوردونی و ئەمریکی و بەریتانی و ئیماراتی پێم وابێ نەختێ سعودیشی تایە نزیکی 26700 کۆمپانیا هینە هەرێمی کوردستان کۆمپانیەکانی ناوخۆیە ئەم کۆمپانیای ناوخۆیانە زۆربەی زۆری ئیشی هینەکە ئەکسپۆرت و ئیمپۆرت ینی هەناردە و هاورداکە ینی ئەمانە ڕسوماتی وای شتەکانیان ئەوە نێ کاڵاکانیان خستە ناوهینەوەوانە و ڕسومات و چی زۆر گرانیان کرد ینی زۆربەی زۆری کۆمپانیەکان داخرا ئێستا لە هەرێمی کوردستانە مەسەلە بۆ نمونە 6000 کۆمپانیا هەیە ناچالاکن هەر ئیش ناکەن تێگەی ینی حکوومەت پێویستە ڕێگەیەکیان بۆ بدۆزێتەوە وەرنیا دایخەن وەنیە ئیجازەکانی وەگرەوە بێر بە کەسێکیکە ڕێگەیەکیان بۆ بدۆزێتەوەوانێ ینی 8000 کۆمپانیا ئەسڵەن لە هەرێمی کوردستانە لە بەشی باجانین لە وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان ئەمە کۆمپانیا حیزبەکانن ئەمە ئەم کۆمپانیا حیزبیانە پارەیەکی خیاڵی وەرەگەن ڕۆژانە ئەمانە چیەکەن ئەمانە بیماکەن بڵێن گینی دڵنیاییەکەن پشکنینەکەن تێگەی مانیفێستەکەن ئەمانە هەموو پارەکان وەرە گیرێ بەبێ ئەوە 1 دینار باز بن بە حکوومەتی هەرێمی کوردستان و هەر وەرەقەیەکی مەسەلە ئەمڕۆ وەرەقەیەکی ئەمە ناکە ئاوا ئەیا بە شۆفێرێک 8000 لێ وەرەگرێ یا 10000 لێ وەرەگرێ لە هەموو مەرزەکانی ئەولا و مەرزەکانی ئەملاش 10000 لێ وەرەگرێم 10000 بۆ مەسئولێکە ئەمە ناچێتە ناوهینەوە یعنی ناچێتە داهاتی گشتی ناچێتە داهاتی گشتیەوە بەڵێ کاکە وەزارەتی ناچێتە وەزارەتی داراییەوە یعنی ئەمەیە تۆ یعنی معقولە وەزارەتی حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی ناوخۆی نزیکی 120 میلیۆن دلارە 120 میلیۆن دلار کەی پارەیە کاکە هیچ نییە ئەمە ئەوەیە کە ئەم پارانە دیار نییە مەسەلە خەڵگەیە تۆ لێرەش دەباتە دەرەوانێ هۆی مەفروز نێبی بیتە دەرەوانێ بەشتە باتە دەرەوە باجەکەشی نایە خەڵگەیە بە زەبری هێشتێنێتە ناوە خواردنی ئەکسپایرێنێتە ناوانێت تاریخەکەیە گۆڕێ یا ئەو مادەیە ممنوعە لە عێراق و لە هەرێمی کوردستانە بێت ئەیهێنێ بەناوی ترانزێتەوەی هێنێ 1000 نوع فێڵەکەن 1000 نوع فێڵ ئەمە ئەبێت تۆ سیستەمێکی ئەلەکترۆنی گشتگیری هەبێت تێگەی هەمووی کۆدی هەبێ و حساوی بانقی دەبێ وا بکەی کەس کاژ وەرنەگرێ کابراکە نایە باجەکە نایە لەوێ لە گومرگەکە باجەکە بە ئەلەکترۆنی بە کارتەکەی بیاوە نیە حسابی وەزارەتی دارایی ئەمە حسابەکەیەتی 1 2 3 4 5 بێ زەحمە پارەکە بخەسەر حسابەوە نیە ئەمە لە ڕێگەی حکوومەتی ئەلەکترۆنی زۆر بە ئاسانێکرێ بەس بۆ نایگەن حکوومەتی ئەلەکترۆنی ناکەن ئەمە یعنی خۆیان ئەیانێ ئەمانەکەن خۆ ئەمەی کە ئەوەی کە باجنایە من نیم هاوڵاتێکی ئاسایی ئەم وڵاتە نییە ئەوە بەرپرسێکی حیزبیە یا ئەسکەریە لەم دەڤەرە یا بەرپرسێکی حیزبی و ئەسکەریە لە دەڤەری ئەولا ینی ئەوایە کێشەکە بۆیە ئەمانە من هەرچەند سەیرەکە مەڵام زۆر زەحمەتە ئەمانە بێنە سەرخەت و ینی بیانێ وڵاتەکەی خۆیان ئاوەدانکەنەوە هێنیکەن خزمەتی خەڵکی خۆیان بکەن ئەگەر هەموو شتێک ئامادەیە بۆی چاکسازی بکرێ بەڵام ناویسترێ یاخۆت ئێمە نەگەیشتونە ئەو ئاسە ئەکادیمی کە بتوانین بەسەر ئەم دۆخە قەیرانە کەڵەکە بووە ناشەفافی کە بەسەر هەرێمی کوردستانە 28 ساڵە هەنگاومان بەسەریان ناوە ینی کەرسەکێکی دروست کردووە ناتوانین بیتوێنینەوە پێم وابێ ئەتوانرێ بتوێنرێتەوە و بە ئاسانیش دەتوانێت بێتەوە چکە هەرێمی کوردستان پرۆژی زۆر دراوە بە حکوومەتەکان بە هەر هەژنۆ کابینەکەی کاتونمە کابینینەوە پرۆژەی زۆریان وەگرتو لایەن ئابووریناسان و خەڵکی زۆر و چەندین ئێستا لەلایەن IMF-ئەوانێ سندوقی دراوی نێودەوڵەتی و وەڵد بانکەوانێ یارمەتیی زۆری حکوومەتی هەرێم دراوە هەم لە دروستکردنی پرۆژەوە ئیلا بینی پرۆژە بۆ چاکسازی هینی کورە مؤسسەی ڕاند ئەوەی چەکە لە مؤسسە گەورەکانی هین ئەمریکا ئەو پرۆژێکی چاکسازی زۆر باشیەوە بە حکوومەتی هەرێم هەرچەنە وردە ئیشی تیاکە حکوومەتی هەرێم وردە ئیشی تیاکە بەڵام لەسەر باری قۆڕەکردن شتەکە دەستی پێ نەکردوێت کە منوانە هەموو خوێنێتەوەوانێ چاکسازەکەی وەڵد بانک 225 لاپەڕێ من هەمووی بخوێنێتەوەوانێ
ئەمانە حکوومەت وردە و دەئیشی تیا کردووە وردە و دەئیشی تیا کردووە بەڵام کێشەکە لەوایە هەر قۆرخکارەکەی خۆی نەکردو مەسەلا ئەوەی کە باجە ڕسوماتە ئەوەی کە گومرگە کردوێتێ سە فلان کاڵا ئەوە مەسە بۆن منە تۆ دوکانەکە قوتعەیەکە لەواسیوە نیە ئەبێ بەشی پارەی ئەوە بیت ئەمە لە زۆربەی زۆری دنیا هەیە ئەم شوێنە بەڵام نەهاتۆ دەست بەرێ ئەمە بۆ هاوڵاتێکی ئاساییە بەس نەهاتۆ دەست بەرێ بۆ ئەو کەسەی کە بەهێز شتومەک لە سنوورە و ئێنێتە ناوانێ بەناوی ترازێتەوە کە باج جارێکی تر ئەمە دۆخێکی قورستر بۆ هاوڵاتیەکانی دروست ناکە زۆر قورسترێت کەزانین بۆچی لە هەرێمی چاکسازی ناوە نا ئەمە چاکسازی نییە خۆی کێشەکەی ئێمەمانە چاکسازی لەمەیە بکرێت کێشەکە ئەوەیە کامانەوەی لەمەیە چاکسازی بکرێت وام چاکسازیانەی زۆر ئاسانە چکە هەمووی لە ڕێگەی سیستەمی بانقی و حکوومەتی ئەلەکترۆنی ئەوانەوە هەرچەنە حکوومەت بردە و دەیش لەسەرەوە کە بەزەمە با زۆر دەبێ بکرات چکەمان زۆربەی ئێستا خۆشبەختانە ئێمە لە تەکنۆلۆژیاک لە عەسرێکی تەکنۆلۆژیاژین شتەکان زۆر بە ئاسانی هەموو شتەکانی لەبەر دەستایەوە نیە ئەگەر نیەتێ هەبێ ئەتوانی شتەکان بکەیت لە ماوەی 2 ساڵێکە عنی پێویستی ناکرێمە و فترە زەمەنێ بچووە بەڵام نیەتەکە نییە و هیوادارم نیەتەکە بێت چکە لە ئاخیرا خۆیان باجەکەیان پێم وابێ بە چەند ساڵی داهاتوو بەرنامەکەم بەرەو کۆتایە ڕەوساس لە ماوەی خولەکێکدا ئومێدت چییە بەوەی کە ساحەی هەرێمی کوردستان لە ئەم ساڵەوە لە 2020ەوە گۆڕانکاریکی تەواوەتی لە حکومڕانی لە تەواوی کایەکانی ئابووری لە هەرێمی کوردستان لەوەی کە بنیادنانی ژێرخانی ئابووری بە کردەیی بە ئەکادیمی بە علمی هەنگاوی بۆنرێ هەموو ئەو سامانانەی کە ئەبێت داهاتەکان بچنەوە ناو خەزێنەی دەوڵەت بە شەفافی بێتەوە ناو دەوڵەت و دەستی حیزب دەرەچێ ئەم ئومێدانە چۆن هەنگاوەکانی بۆ بنرێت من ئومێدەوارم یەکەم شت ئەم یاسایی چاکسازی هین بکرێت جێبەجێ بکرێت لە 2020 تا کۆتایی 2020 جێبەجێ بکرێت من زۆر پێم باش ئەم عملیەیە دومیان بەرهەمی نەوتی هەرێمی کوردستان لە زیادبوونایە تەسەڕەکەم لە 2020 تا بتوانین 50,000 بەرمیلی کە بخین ئیزافە بکەین بۆ سەر ئەمەی کە ئێستا ئەمانە پەرلەمانتارێک ئەڵێت تەنها $20 ئەچێتەوە بۆ هەر بەرمیلێک بۆ تقریبا $22 ئەکەوێتە سەر نرخینەوە چکە من زۆر قوڵبوومەتەوە لەو مۆزوعە ئەمانەشم لەسەر نووسیوە لە بەرمەوە گوی دەرخم کردووە فعلا ئەوە ناچێتەوە بەڵام تۆ هەتا بەرهەم زیاتر بکەیت هەر باشترەوە چکە هەر داهاتە زیاترە بێت هیچ ناخۆی فعلا پێم وتیوتم داهاتی نەوتەکە ئەمەیە کێشەکان ئاوای لێ هاتووە بەرهەمی نەوتی هەرێمی کوردستان ئەتوانین لە ساڵی داهاتوە تقریبا چیت بۆ 50,000 بەرمیل نەوت جا بکەین ئەمە ئەومانێ ئەم چاکسازی ئەو بکەین و هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان ئیش بکە لەسەر ئاسانکردنی کارکردن بۆ دامەزرانی کۆمپانیەکان بۆ کەرتی تایبەت و بەرهێنەری بیانی زیاتر بێتە ئێرۆچکە تا بیرۆکراسی نەمێنێ لەکردنەوەی کۆمپانیەکان و لە فەرمانبەرەکانی حکوومەتی هەرێمە لە فەرمانەکانی حکوومەتی هەرێمە ئەمە کار ئاسانیەکە بۆ ڕاکێشانی و بەرهێنانی بیانی و چوارەمیشان هیوادارم حکوومەتی هەرێم دەستکا بە جدی دەستکا بە سیستەمی بە حکوومەتکردنی بە ئەلەکترۆنیکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ئەنوەر کەریم ئابووری ناس لەم تەوەرەی ئەڵقەی بەرنامەی ژێرخان لەگەڵم بووی زۆر سپاس مەمنونم بینەرانی عزیز تا ئەڵقەی ئایندە پێتان دەکەمەوە بەخوای گەورەتان ئەسپێرم شەوێکی شاد زۆر سپاس کاگەنوەر